لە ناحیەی خورماڵم دەچمەلایەوە مامۆستایی زیاتر لە 8,000 کوڕ و کچی گەیاندووە بە یەک و پرۆسەی هاوسەرگیری بۆ ڕێکخستوون. مامۆستا تۆفیق عەبدوڵڵا باز لە پرۆسەی هاوسەرگیری شەرعی دەکات و دەڵێت خەڵکی لە دەرگاوە دێنە ژوورە و داوا دەکەن کەسێکی باشیان بۆ بدۆزمەوە. ئەم ڕێگا لە 1990 دەستم پێ کرد لە ئێران و دەمەنزڵی بووین لێ تقریباً 3-4ێکمان پێک گەیاند و دوای هاتنە بۆ ئێرە وردۆ دەستم پێ کردووە تاوەکوونێ ئەمڕۆ تقریباً حدودی 8,160 ئەوەی کە دەستی خۆمی تیا بوو هەردووکیان نەگوێ بڵم بە ڕێگەیات و مامۆستا تای ڕۆشتوم و بۆم تاواکەم حساب نەکردو حسابم زۆرتر ئەکات. ئەم پرۆسە لەم زۆر پیرۆز و کارێکی زۆر بە خێریەزانم بە گونجاو و چاکستانم هەم بۆەوەی کە ئافرەتێکە ڕووی نییە یا مەسا کەس نایناسێ یا کەس نایبینێ یا کەسی ناکە ئەمە بۆ خشتێکە یا هەندێک کوڕ هەیە خۆی ڕوونیە بەڕە بۆ داوا خوازبێنی داواکاریش. اینجا بە حەقەت خەڵکی بەم ڕێگەیەن یانی لە دەرگا بێنە ژوورۆ هەندێ ڕێگە هەیە ڕێگەی ناو پەنجەرە و لە سەربانە خوانە خەرەوە پێڵن چی پڵ ئەم فێسبوک گوشتانە. تۆفیق عەبدوڵڵا 22 ساڵە مامۆستای ئامادەییە. وەک خۆی باسی دەکات 32 ساڵە دەستی بۆ پرۆژەیە کردو و لە 4 دەفتەردا ناوی هەموو کەسانی تۆمار کردو و پاراستوویەتی بە تەواوی زانیاریەکانیانەوە. لامە لە ماڵدی ئێستا حالیان 2002 لامە هەتا 1943 1943 بە هەردوو ڕەگەزەکەی نێر و مێنگەشەو مەسا بڕێکم لایە ئافرەت تقریباً وازام 5 بن بۆی کە حەزان لە دوانەیە ئەگەر سەر بە هەوێش بوو کێشیان نییە لامە 50-60 پیاویش بۆ دوانە مەسا هەیە دوانەیە یا هەیە مەسا مێردە ژنەکەی مردووە یا مەسەلا لە جێگا کە نەفتە یا باشتێکی لەوانە هەیە هەر هەمویان پەیوەندیان نەبێت مەسەریان نییە مەسا کوڕی خۆی نییە بڵێ مامۆستا ئەوشم بۆ بکە یا کچێنێت مەجبوری تەداخلی کەم بۆ خۆی ئازادە. گفتوگۆکەمان لەگەڵ مامۆستا تۆفیق گەرمە باز لەوە دەکات خەڵکی بۆ ژنی یەکەم و دووەم و سێم داوای لێ کردووە کەسی باشی بۆ بدۆزێتەوە ئاماژەش بۆ دەکات بە پرۆژەکەی دەیەوێت پاکیزەی خێزانی کورد بپارێزێت. اینجا ئەوەش پاڵی پێوە ناوم ئەوەیە کە حەزم کۆمەڵگەی کوردەواری بۆ دیوە بەم دیوە کە کۆمەڵگەی موسڵمانەتی هەڵ نەشەوێت تێک نەچێت کۆمەڵگەیەکی سەلامەت و پاک و ساغ بێت لە ڕێگەیەکی شەرعی خوایی و هاوسەرگیری بکات نەڕۆ بۆشتی تر. ئەمە پاڵی پێوە نام زۆرتر بمە هۆکاری ئەوەی کە بتوانم ئەم کارە ئەنجام بدەم بە مای خێر بۆ ئەوەی کە بیەوێت. لە سەرجەمی ئەو گرێبەستا و سەرگیریانی ڕێکی خستووە تەنیا یەک دانیان هەڵوەشاوەتەوە. ئێستا مامۆستا تۆفیق 83 کەسی لایە لە کوڕ و کچان ناویان نووسیوە بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەیەوە هاوسەرگیری بکەن. مامۆستا تۆفیق پرۆژەکەی فراوان کردو و ڕێکخراوێکی بە ناوی پاکیزەی بۆ مەبەستا دامەزراندووە. بۆژی دەم تا ئێستا تقریباً وازام 35-40 تەواو کردووە لە ساڵانی پێشووتریشە ئێستاش بڕێکم لایە بۆ دوانە هەیانە هەتا کچ خۆی بێوەرژن و یا قارەیە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خورماڵ.